ئەمڕۆ لە شاری دهۆک کۆبوونەوەیەکی فراوان یا کۆبوونەوەیەکی گشتیمان بە کۆمەڵێک کادیری دانسقەی مەڵبەندی دهۆکی کۆمەڵی دادگەری کرد. ئامانج لە کۆبوونەوەکە ئەوە بوو هەم بە شێوەیەکی گشتی سەرنج و تێبینی ئەندام و کادیرانی خۆمان لەو مەڵبەندە وەرگرت بۆ ئەوەی لە داهاتوو وەکو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئیستیفادە لە سەرنج و تێبینیەکانیان بکەین بیکەینە نەخشە ڕێگایەک بۆ کارکردنی کۆمەڵ و بە تایبەتیش بۆ بادینان و لە هەمان کاتدا سەرنج و تێبینیشمان سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن و نەتیجەی هەڵبژاردن وەرگرت. لەبەر ئەوەی کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی گشتی بوو کۆمەڵێک کادیری باش تێیاندا بەشداری کرد بە حەقەت ئێمە لە نزیکەوە گوێمان لە سەرنج و تێبینیەکانیان بوو کۆمەڵێک شتی زۆر باشیان پێشکەش کرد بە تاکید بە پێی هەڵومەرجی کۆمەڵی دادگەری لە داهاتوو کۆمەڵ ئەو شتانە دەکاتە نەخشە ڕێگای خۆی یا ئەجندای کاری خۆی و ئیستیفادەی زۆرمان لێیان کرد بۆیە ئێمە جارێکی تر سوپاسیان دەکەین. خی گەورە پاداشتیان بداتەوە.